عمرانی کوڕی حوسینی بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یا رسول الله ئەفەرمێ كانت عندي بواسير ئەفەرمێ کاتی خۆی مایسیریم هەبوو مایسیری ئەو کاتەش هەبووە سبحان الله فەرمێ کاتی خۆی مایسیریم هەبوو ئازارێ دام هاتم بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی صلی قائمە بە پێوە نوێشکە يعني تصور کە گەورەترین مەخلوقی خوای گەورە لەسەر ئەرزە بەڕێزترینیان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامۆستای هەموو بەشەریەت ئیشەکەی چی بووە؟ ئیشەکەی ئەوە بۆ ئەمەی فێری خەڵک کردەوە خەڵکی فێری چی کردووە؟ چۆن نوێژ بکات. من گەنج بووم ئەم دینە ماوە تۆزێ بە حەماسەت و بە تونی گرتبوو ئیتر ڕیشەکەم هێشت بوو شان بەسەپان نازانی ئیتر کە سوکار زۆر تیامە ئاڵانەوی کاکە تووشی بەڵایەکە بیت و پیاوی چاوە ڕیش بتاشە و وازەم داوە و دینداری و شتە بێنەوە وڵاتە منەوەی خوا گەوران بیەکردم هەرەواکەم و جوابی کەسیش نایەمەوە یەکی کامویستی وەکو چۆنەڵی ئەحراجم کە وتی جا تۆ بە تەمای چی تۆ بە تەمایت یعنی بی بە دکتۆر و شت و مەرەوەڵای شەڵا بم بە دکتۆریش تو وڵای جا خۆ تۆ بی بە دکتۆریش بەخوا خۆ خەڵک هەر بۆ لێ بەلات و پرسیاری نوێژ و دەستنوێژی لەکە ئەی نابی بە دکتۆرێکی سەرکەوتوی نەخۆشە هەبێ هەر دکتۆرێکی فاشیلە بی ئەو پەڕیشانازیە تۆ ئەو پرسیارانەی کە لە پێغەمبەری خوا کراوە صلی الله عليه وسلم یعنی پێم عەیب بێ دکتۆر بم جوابی خەڵک نێمەوە ئەگەر پرسیاری شەرعی هەبوو وەڵڵا بەعەکسەوە بەخوا نەخۆش کێت ئەڵێ کاک تۆ گیان وەڵڵاهی پرسیارێکم هەیە ئەڵێم داوای لێبوردنەکەم مرافقەکەی کە پرسیارێکم لێکا ئەڵێم فۆرمە پێ نەبێ ناوبینم ئەڵێ نە بەخوا پرسیارێکی شەرعیم هەیە ئەڵێم قەیناوادەم پرسیارێکی شەرعی هەیە گەلێ بزانم جوابێمەوە ئەتەسم ئەگەر جوابی نێمەوە قرزاری قیامەت بم بەس جواب پرسیاری طبی هەبێ هاوکات جوابی نایەمەوە چکارم فەحسم نەکردوین ئەنازانم ئەتخوا ئەسیرێکم بزانم خۆدەم هەیە ئەل دێ باوکەژەم سوزانم بۆ دێ بڕۆ فەحسێ بکە و فۆرمێ بکە و سۆنێرە بکە و با خزمەتێکەم بەس پرسیارە شەرعیەکە چۆن نوێژکەم و چۆن نوێژ نەکەم ئەمە جێی شانازیە چکە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله عليه وسلم سەحابەیەکی ئەفەرمیە هاتم بەلای پێغەمبەری خوا بەواسیرم هەبوو چۆن نوێژکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی صلی قائمە بە پێوە نوێژکە بە پێوە نوێژکە فإن لم تستطع فصلي قاعدة فإن لم تستطع فصلي على جنوب أو تصلي على جنب ئەگەر هەنووتوانی اینجا لەسەر تەنیشت نوێژەکە بکە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانێم سەحابەیە هیمۆڕۆید کە پێوتە مایسیری خۆی ئازاری نییە خەڵکی لای خۆمان وا ئەزانێ ئەگەر کەسێ مایسیری هەبوو مایسیری نەخۆشیە وا ئەزانێ ئەگەر مایسیری کوردی خۆمان زیاتر مایسیری بە چی تێگا مایسیری ئەو حاڵەتەیە کە بۆریێخەکانی دەوری کۆم خوێنی تێ ئەزێ و فراوانە بێ و زۆر جار کوشنێ دروستەکە ئەو کوشنەی کە بە دەوری کۆمەوەیە فراوانە بێ و یەتە خوارەوە زۆر جار خوێنی پێوە یان نیجاوی پێوە یان یەتە دەرەوە یاخود تووشی مزعفاتە بێت تووشی ئیلتیاباتە بێت تووشی جیرانە بێت تووشی کێشا بێ بۆچی ئینسان تووشی مایسیریە بێ زۆر جار لە قەبزیەوەیە یاخود زۆر جار لە فراوانبوونی دەرچەی کۆمەوەیە کە ئینسان دەرچەی کۆمی فراوانە بێت تووشی مایسیریە بێ واتە بە ئاسانی کوشتنی کۆمی یەتە دەرەوە ناچێتە ناوە ئەم جارە یان یەتە دەرەوە بەدەستەوەی بیبیتە ناوە ئەم مزعفاتەکەیە کوردی خۆمان وا حاڵەیە بێ کە ئینسان ڕێگە مایسیری هەبوو لە چیەوە توش بووە لەسەر ئەرزەوە توش بووە لەسەر ئەرزەکە دامەنیشەوە خوا دای تووشی مایسیریە بی خۆی عەکسەکە ڕاستە کەسەکە خۆی مایسیری هەیە مایسیری بە چی چاکە بێتەوە بە بایۆفریز بەشتی سارد بە سەهۆڵ کابرا ئەچێ چیەکە ئەچێ پەنا بۆ شوێنی ساردە بە حەزی لە شوێنی ساردە لە شوێنی ساردە دانیشێ پێی عەیبە بە کەس بڵێ مایسیریم هەیە حتا وەکو شتەکی لێ پیسەکە دوایی کە شتەکی لێ قوڵە بێتەوە ئینجاڵێ کورە بەخوا چارەسەرێکی من کەم بەخوا زان مایسیریم هەیە بەخوا هیەوەی لەسەر ئەرزەکە دانیشتی نازانم بۆیە لەسەر ئەرز دانیشت چکە تۆزێک
ئاهێکی پیا هاوکە لەسەر ئەرزدانیش کە ئەرزەکە سارد بوو. سا لەسەر ئەرزی سارد دامانی تووشی مایسیریەبی ئەم مەفهومە غەڵەتە.